بینەرانی خۆشەویست هەروەک ئاگادارن ئەمڕۆ 12 ژوئان ڕۆژی منداڵانی کارە. هەر بم بۆنەوە بەرنامەیەکمان لەم بوارەدا ئامادە کردووە و بە چەند خاڵی گرنگ کە ئاماژەی پێ دەکەین پێشکەشتانی دەکەین. لە درێژایی شۆڕشی پیشەسازیدا منداڵانی تەمەن 4 و تەنانەت منداڵتریش لە کارگە و کارخانەکاندا لە هەلومەرجێکی نالەبار و مەترسیدار و لە زۆربەی حاڵەتەکاندا کوشەندا کاریان دەکرد. بەپێ ئەم تێگەیشتنە بەکارهێنانی منداڵان وەک کرێکار لە وڵاتە پێشکەوتووەکان وەک پێشێلکردنی مافی مرۆڤ دێتە ئەژمار و قەدەغە کراوە. لە حاڵێکدا هەندێک لە وڵاتە هەژارەکان لەوانەیە ڕێگە بدەن یان بێجەنگ بن بەرامبەر بەکاری منداڵان. دیاردەیە منداڵانی کار دەتوانرێت پێناسە بکرێت بۆ ئەو منداڵانەیە کەمترین تەمەنی یاساییان هەیە و بە شێوەی تەواوکاتی کار دەکەن. منداڵانی کار بەگشتی بەرهەمی پێکاتەی ئابووری کۆمەڵایەتی ناکارامە و نادادپەروەرانەی ناو کۆمەلگاکەیانن. ئەم منداڵانە لەژێر کاریگەری هەژاری ئابووری خێزان بەد سەرپەرشتی یان بێسەرپەرشتی وەکو گیرۆدەبوونی دایک و باوک بە مادە هۆشبەرەکان، نەخۆشی یان کەمەندامی دایک و باوک، زیندان، مردن یان لە یەکجیابوونەوەی دایک و باوک و کێشەی دیکەی خێزانی ئەم منداڵانە ناچار دەکرێن کە بۆ دابینکردنی بژێوی ژیانیان و مانەوەی خۆیان و سەرپەرشتەکانیان کاری قورس و تاقەت فڕۆکێنکەن. منداڵانی کار بەچوونی پێشوەختە بۆ ناو بەستێنە کۆمەڵایەتیەکان لەلایەن خانەوادە، تاقم یان گروپە ڕێکخراوەکان دەچەوسێندرێنەوە و تووشی هەموو جۆرەکانی ئازاردان و کاڵک ئاوەژۆیی دەبنەوە و ئەو توندوتیژی و دەستێژیانە ئەزمون دەکەن کە کاریگەری لەسەر داهاتوویان دادەنێت. بەم شێوەیە ئەو منداڵانەی کە وەک سامان و سەرمایەی کۆمەڵایەتی دەبنە بنیادنەری داهاتووی کۆمەلگاکەیان بن بە هۆکاری ناکارەمەرەی بەرپرسان و سیاسەتی هەڵەی ئابووری و نەبوونی پشتیوانی پێویست تووشی هەموو جۆرە خەسارەتێکی دەرونی و جەستەی و سێکسی دەبنەوە. دوو بژێرەی گرنگ سەبارەت بە کاری منداڵان بریتیە لە یەکەم جۆری کار و پاشان لانی کەمی تەمەنی گونجاو بۆ ئەو کارە. جۆری کارەکە بۆ مانادێک کە منداڵ سەرقاڵی چالاکیەکە کە پرۆسەی گەشە سروشتەکەی تێک دەدا و تەمەنی گونجاو بۆ کار واتە منداڵ کارێک دەکا کە بە پێ بەڵگەنامە نێودەوڵەتیەکان بۆ تەمەنی ئەو گونجاو نییە و بە زیان بەخش لە قەڵەم دەزرێت. منداڵێک کە یەکێک لەم دوو بژێرە دەگرێتەوە پێ دەوترێ منداڵی کار و کاری منداڵیش لە کۆمەلگاکانی ئەمڕۆدا پرسێکی ڕێکراوە کە هۆکار و ڕەگ و ڕیشەی ئالۆزی هەیە کە لە ناوچە و فەرهەنگە جیاوازەکاندا کردوویەتی بە پرسێکی جیهانی. راپۆرتێک سەبارەت بە منداڵانی کار لە ئێران. راپۆرتی ساڵانی ڕابردووی ڕێکخراوی نێودەوڵەتی کار دەری دەخاکە نزیکەی 218 ملیۆن منداڵی کار لە جیهاندا بوونیان هەیە کە لەو ژمارەیەش 150 ملیۆن منداڵ بوونەتە قوربانی کاری منداڵ و نزیکەی 73 ملیۆنیان سەرقاڵی کاری مەترسیدار و زیان بەخشن. ئەم ئامارە ئاماژە بەوە دەکاکە لە کۆی هەر 10 منداڵ لە جیهاندا یەکێک منداڵی کارە. ئەم ئامارە بەڕوونی ئەوە نیشان دەدا کە سەرەڕای ئەوەی کە وڵاتانی کەم داهات پێویستیان بە ئاوردانەوەی زیاترە بەڵام بەرەنگاربوونەوەی کاری منداڵانتیە بە تەرکیزکردنەوە سەر وڵاتە هەژارەکان ممکن نابێت. پرسی هاوبەشی نێوان وڵاتانی هەژار بە داهاتی مامناوەند و دەوڵەمەند هەمان هەژاری خێزان و کۆمەڵگەیە. بە پێی دەرەنجامە مەیدانیەکانی توێژینەوە هەروەها ئامارە بەردەستەکان زیاتر لە 1 ملیۆن منداڵی کار لە ئێراندا هەن بەڵام بەهۆی هەستیاری سیاسی و ئایدۆلۆژیکیەوە لەم بوارەدا ئامارێکی ڕێکخراوەی ورد و متمانە پێکراومان لە بەردەستانیە. هەندێک لە ئامارەکان ئاماژە بەوە دەکەن کە نزیکەی 20,000 منداڵی کار لە چاراندا دەژین کە 4,000یان منداڵی زبڵگەرن. ئامارگەلێک سەبارەت بە کاری منداڵان. منداڵانی کار زیاتر لە 3 بواری جیاوازدا بێگاریان پێدەکرێت: کاری کارگە، کاری سەرشەقام و زبڵگەری. بە پێ لێکۆڵینەوەکانی ناوەندی خۆشگوزەرانی زانکۆی زانستە پزیشکیەکان لە ساڵی 1395 هەتاوی لە کۆی منداڵانی کار 46% ئێرانی و 53% منداڵانی ئەفغانی بوون. بەڵام ئاماری ساڵی 1399 هەتاوی دەری دەخاکە لە کۆی منداڵانی کار 62.5% منداڵانی کار ئێرانی و 37
5% منداڵانی کۆچبەر بوون. ئەم توێژینەوە لەسەر تەوەری جۆرە جیاوازەکانی کاری منداڵان لەوانەکاری سەرشەقام و دەستفرۆشی، کارکردن لە کارگای بەرهەمهێنان، کارکردن لە کارواش، شاگردی لە دوکان، زبڵگەری، کارکردن لە کارگای ژێرزەمینی، کاری ناوماڵ، کارکردن لە کوورەخانە خشپەزیەکان و هیتر بە شێوەی دادبنیات جیتی ئەنجام درراوە. لە توێژینەوەکەدا هۆکارە جۆراوجۆرەکانی کارکردنی منداڵان لە هەر یەک لە پیشەکان تاوتوێ کراوە و بگۆڕەکانی ڕەگەز و نەتەوە و تەمەن بەجیا لە 22 جۆری ئیشی منداڵدا شرۆڤە و شیکراوەتەوە. مەترسیەکانی کاری منداڵان یەکێک لە بابەتە گرنگەکانی ئەم توێژینەوەیە کە بە گوێرەی جۆری کار و بارودۆخی تەمەن و هۆکاری جۆراوجۆری دیکە دەبێتە هۆی ئەوەی کە خەستەی خەسارەتە جیاوازەکان زیاتر بن. چۆسانەوەی منداڵانی کار. بابەتی چۆسانەوە لە کاری منداڵان و بازاری کاری نافەرمی دوو بژێرەی تەوەری ئەم توێژینەوەن و کەلێنی گەشە، گرژی و جەنگ لە وڵاتی ئەفغانستان، هەژاری و بێکاری خێزانی، بەدسەرپەرشتی و بێسەرپەرشتی هۆگربوون بەکار لە هۆکارەکانی کاری منداڵان لەم توێژینەوەدان. هۆکارەکانی دەرکەوتنی کاری منداڵان: کێشە ئابوووریەکان، بەدسەرپەرشتی یان بێسەرپەرشتی، زەختی سیستماتیک لەلایەن گروپە چۆسێنەرەکان، ناکارامەیی سیاسەتدا ڕێژەران، فەرهەنگی هەڵێ نەتەوەیەک. ئازاری جنسی لە منداڵانی کار. لەشفرۆشی منداڵ جۆرێکە لە کاری منداڵان کە تێدا ئەو کەسەی لەشی دەفرۆشێ لە خوار تەمەنی یاساییەوەیە یان تەمەنی باڵغ نەبووە. لە ڕاستیدا لەشفرۆشی منداڵان بازرگانیەکە کە بە مەستی کەڵگوەرگرتن لە بازرگانی سێکسی منداڵان. لە یاساکانی زۆربەی وڵاتاندا داواکردن یان ناچارکردنی منداڵانی خوار تەمەنی 18 ساڵ بۆ لەشفرۆشی بە تاوان دادەنرێت، تەنانەت ئەگەر تەمەنی لە تەمەنی یاسایی بۆ جوودبوونی سێکسیش زیاتر بێت. لە یاساکانی هەندێک وڵاتدا نایاساییبوونی لەشفرۆشی منداڵان بە یەکێک لە حاڵەتەکانی نایاسایی لەشفرۆشی دادەنرێت. لەشفرۆشی منداڵان هەندێک جار شێوەی بازرگانی سێکسی دەگرێتە بەر کە تیادا منداڵێک دەڕفێندرێت یان فێڵی دەدەکرێت بۆ بازرگانی سێکسی یان بە ناچاری دەخرێتە ناو سێکسی مانەوە بۆ ئەوەی پێداویستێ سەرەتاییەکانی خۆی و خێزانەکەی دابینکات وەک خواردن و شوێنی نیشەجێبوون. لەشفرۆشی منداڵان بە گشتی پەیوەندی بە پۆرنۆگرافیە منداڵانەوە هەیە و هەندێک جار سەریەک دەکەوێت. هەندێک کەس تەنها بۆ دۆزینەوەی منداڵ بۆ سێکس گەشت دەکەن بۆ وڵاتانی تر کە ئێمە بە گەشتیاری سێکسی منداڵان دەیان ناسین. لێکۆڵینەوەکان دەری دەخەن کە زیاتر لە 10 ملیۆن منداڵ لە هەموو جیهانەوە لە سوورەی لەشفرۆشیدان. ئەم کێشەیە زیاتر لە ئەمریکای باشوور و ئاسیادا هەیە و تایبەت نییە بە وڵاتانی تازە پێگەیشتوو. نەتەوە یەکگرتووەکان ئەم کارە لە یاسا نێودەوڵەتیەکان بە نایاسایی ناساندووە. منداڵانی کار لە ئێران ژێر حاکمیەتی ئیسلامیدا بەشێک لەو دەستەیە لە قوربانیانی نظامی سرمایه‌دارین کە بە شێوەی جۆراوجۆر سوءئیستفادەیان لێ دەکرێت. ئەوان وەک بێمافترین کرێکاران بە بێدەنگی دەچۆسێنەوە. گەلێک لەوان بە هاسانی دەکەونە داوی تۆڕەکانی قاچاق و بڵاوکەرەوەی مادە هۆشبەر، بە هاسانی دەکەونە داوی مافیای تجارەتی سێکس و دەڵاڵانی لەشفرۆشی و باندەکانی دزیکردن، سووک و چروک و بەلاڕێدابردن و لیان ئەدرێت. چارەسەرکردنی کێشەی منداڵانی کار. ژنان و پیاوانی ئازادیخوازی ئێران و لەوانە کە سوکارانی ئەم منداڵانە، مەعەلێمان و کارمەندانی ناوەندەکانی بەهداشت و هیتر تێکڕای ئەمانە ئەرکێکی گرنگیان بە ئاراستەی دابینکردنی مافی منداڵان لە ئەستۆیە. یەکێک لەم ئەرکانە ناچارکردنی دەوڵەتە بۆ ئەنجامدانی ئەرک و وەزیفەکانی لە هەمبەر منداڵان. پێکێنانی هەر جۆرە گۆڕانکاریەک بە ئاراستەی باشترکردنی بارودۆخی منداڵان تەنها دەتوانێت لە ئاکامی خەباتی کرێکاران و جەماوەری زەحمەتکێش و بێبەشی کۆمەڵگەوە بێتە ئاراوە. بەرەو پێشبردننی ئەم خەباتە و داسەپاندنی هەر ڕێژەیەک لە مافەکانی منداڵان و لەوانە منداڵانی کار دەبێت لە سۆنگەی ڕووخاندنی شۆڕژگەرانەی ڕژیمی کۆماری ئیسلامی و تێکشکاندنی نیزامی زاڵمانەی سرمایه‌داریەوە بەرەو پێش بچێت.